ڕئیسی بەڵێنیدا لە ساڵێکدا 1 ملیۆن ماڵ دروست بکات، ئەو بەڵێنیەشی نەبردە سەر. بە گوێرەی راپۆرتی هەواڵدەری مەوج ڕۆژی یەکشەمەنەوەی مانگی گەلاوێژ، ڕئیسی فەرمانی بە وەزارەتی ڕێگاوبان و شارسازی کردووەکە بە مەرجی دروستکردن زەوی بە خەڵک بدەن بۆ ئەوەی بۆ خۆیان ماڵ دروست بکەن. ناوبراو هیچ ئاماژەیەکی بەو بەڵێنیە چەندین جار دووپات بۆەوەی خۆی نەکرد کە ئەوتبووی لە ماوەی 4 ساڵدا 4 ملیۆن خانوو بۆ کەسانی کەم داهات دروست دەکات. لە درێژەی ئەم بابەتەدا بەرپرسی کۆمیسیۆنی گەشەپێدان و ئاودانی مەجلس ڕۆژی 11 گەلاوێژ بە هەواڵنێری ئیلنایوت قەرار نییە دەوڵەت ماڵ بۆ خەڵک دروست بکات. ئەو هەروەها وتی وەزیری ڕێگاوبان و شارسازی وتوویەتی پۆڵی دروستکردنی 1 ملیۆن ماڵی لە ساڵێکدا نییە کە پێشتر بەڵێنیەکەی درابوو. لەو کاتەوەکە کابینەی ڕئیسی هاتووەتە سەرکار، ساد و سەودا لە هەموو بوارەکاندا هەوساری پەسەندووە و خاوەن سەرمایەکان بە تایبەت لە بواری کڕین و فرۆشتنی خانوبەرە لەم بارودۆخەی ئێستادا قازانجێکی زۆر و زەوەندیان بەدەستهێناوە. بە پێدواین راپۆرتی ناوەندی سەرژمێری ئێران کە 15 گەلاوێژ بڵاوی کردوێتەوە، نرخی هەر مەترێکی 4 گۆشەی زەوی خانوبەرە لە تاران گەیشتوەتە 14 ملیۆن و 400 هەزار تمەن. ئامارە ڕەسمیەکان دەری دەخەن کە ساڵی ڕابردوو ڕێژەی هەڵاوسانی دامەزراوە ساختمانیەکانی شاری تاران 55% بووە. نەسرین هەزارە هەواڵنێری ئیلنا باس لەوە دەکات کە کرێکارێکی کالانی کەمی حەقدەست واتە 7 ملیۆن لە مانگدا وەردەگرێت بۆ کڕینی ئاپارتمانێکی 100 مەتری لە تاران دەبێ 50 ساڵی ڕەبەق کار بکات و ئارەق بڕێژێت. کابینەی ڕئیسی نەتەنیا بەڵێنی دروستکردنی 1 ملیۆن ماڵی لە ساڵێکدا نەبردە سەر، بەڵکو هیچ زەختێکیشی نەخستوەتە سەر بانکەکان بۆ ئەوەی وامی مەسکەن بە شارۆمەندە کەم داهاتەکان بدەن و بانکەکان وامیان تەنیا بە 4% دیاری کراو لەو کەسانەداوەکە داوای قەرزیان کردووە. لە هەلومەرجێکدا کە هەڵاوسان لە بەشی مەسکەندا پتر لە 50% بۆ پێدانی ئەو حەقە مەسکەنەکەمەش کە 650 هەزار تمەنە بڕووبیان و دەهێننەوە. لە ڕابردوودا کرێکاران بۆ خۆ دەرباسکردن لە کرێ ماڵی زۆر کۆچیان دەکرد بۆ پەراوێزی شارەکان. ئێستا کرێخانوو لەو ناوچانەش ئەوەندە زیادی کردووە کە کرێکاران توانای دابینکردنی کرێی ماڵی ئەوێشیان نییە. زۆرێک لەوانەی کە ساڵانێکە پوڵیان پێشەکیان داوە بە تەعاونەکانی نیشتەجێبوون بێهیوا بوون. لە زۆر حاڵەتدا هەیئەت مدیرە گەندەڵەکان پوڵ و دارایی ئەو خەڵکەیان خواردووە. زۆر جار بەرتیلخۆرەکانی شارەداری و وەزارەتی مەسکەن و گەشەپێدانی شارەکان داوای بەرتیلی زۆریان کردووە بۆ ئەوەی ئیمکانی دروستکردنی خانوبەرەیان بۆ دابین بکەن. هێندێک جار وەزارەتی ئێرشاد ئیدعای ئەوەی کردووەکە ئەو زەویانەی لەلایەن ئەمیان ئەو تەعاونی مەسکەنەوە کردراوە وەقفە و کەیسەکەیان بردووەتە دادگا. سەبارەت بەو خانووە هەرزانانەی کە بڕیار بوو لەلایەن تەعاونیەکانەوە دروست بکرێن، دەبێ بڵین بە لەبەرچاوگرتنی ئەو هەزینانەی کە لە سیستمی مافیایی کۆماری ئیسلامیدا بوونی هەیە، لە ڕاستیدا دەبێ تەنانەت بیریش لە دروستکردنی خانوبەرەی هەرزان نەکرێتەوە، چونکە بازاڕی خانوبەرە لە دەستی ئەو باندە مافیا و دەست ڕۆیشتوانەدایەکە ڕۆژ بە ڕۆژ نرخ و کرێی خانوبەرە بەرز دەکەنەوە. لە دەیەی هەشتادا تێچووی دروستکردنی مەسکەنی مەهر لە دەوروبەری 30 بۆ 40 ملیۆن تمەن بووە. بەڵام ئەمڕۆ بە دروستکردنی یەکەیەکی 75 مەتری بێگومان نزیکەی 400 ملیۆن تمەنی پێویستە. کەوایە نرخی دروستکردنی هەر مەترێک مەسکەن 4 بۆ 5 ملیۆن تمەن هەڵدەگرێ. لە هەمان کاتدا دروستکردنی خانوویەک 2 ساڵ دەخایەنێ و لەو ماوەیەش 8 بۆ 9 مانگی تەنیا سەرفی ڕێکارە بڕوکراسی و کارگێڕیەکانی شارەداری و بانک و بنیادی نیشتەجێبوون دەکرێت. هەروەها ئەو دامەزراوانە بە تەواوی نوقمی گەندەڵین و لەلایەن کەسانی سەر بە ڕژیمەوە بەڕێوە دەبرێن. کاربەدەستانی کۆماری ئیسلامی دوای ئەوەی کە سواری شەپۆلەکانی شۆڕشی 57 بوون و دەستیان بەسەر دەسەڵات داگرت، لە مادەی 31 دەستوردا فریوکارانە نووسیویانە هەبوونی مەسکەنی گونجاو مافی هەر تاکو و بنەماڵەیەکی ئێرانیە.
دەوڵەت پێبەندە بە جێبەجێکردنی ئەم بنەمایە و دەبێ ئەولەویەت بدات بەو کەسانەی کە زۆرترین پێویستیان پێیەتی بە تایبەت دانیشتوانی گوندەکان و کرێکاران. بەڵام کابینەکانی ڕژیمی سەرمایەداری ئیسلامی لە ماوەی 43 ساڵی ڕابردوودا هەرگیز ئەوەیان پەیڕەو نەکردووە. زەوی و خانوبەرە کاڵایە و ئەم کاڵایەش لە کۆماری ئیسلامیدا لەژێر کونترۆڵی مافیای مەسکەندایەکە دزەی کردووەتە ناو هەموو ئۆرگان و بانکە حکومیەکانەوە. هەبوونی سەرپەنا مافە و بەپێی خەمڵاندنەکان لە ئێران بەشی هەموو کەس مەسکەن و جێی نیشتەجێبوون هەیە. بۆ گەیشتن بەم مافە پێویستە ئەو مافیایانە و حکوومەتە پاڵپشتەکەیان تێک بشکێنرێت و ڕێگا بۆ وەتی هێنانی کۆمەڵگایەکی سۆسیالیستی خۆش بکرێت کە تێدا خانوبەرە کاڵا نەبێت و تەنیا لە پێناو دابینکردنی پێداویستی هاوڵاتیاندا بەرهەم بهێنرێت.